يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، مرۆڤ پێکهاتووە لە دوو بەشی جەستە، ئەندامەکانی جەستە کە دیارن و دەبیندرێن، بەشەکەی تری بریتیە لە ناخ و دڵ و دەروون کە تەنها کەسەکە خودی خۆی پێی ئاگادارە لە ناخەوە لە ناو ئەم جەستەیەدا چ جۆرە دڵ و دەروونێک هەیە. ئەوەی کەوا مرۆڤ لە ڕۆبۆتێک جیا دەکاتەوە ناخەکەیەتی، دڵ و دەروونەکەیەتی. لە سەردەمی تەکنەلۆژیای پێشکەوتووی ئەم سەردەمەدا ئەو ڕۆبۆتانەی دروست کراون هەمان کاری مرۆڤەکان دەکەن، هەمان کاری مرۆڤ لە بواری نەشتەرگەریدا دکتۆرێک دەڕێ ڕۆبۆتەکەیەوە دەیکا، ئەتوانن دەوری باشترین کرێکار لە کارگەیەکە ڕۆبۆتێک بیبینێ، ئەتوانێت لە ڕیستۆرانتێکە خواردنەکان پێشکەشکا و هەمان دەورەکە ببینێ. ئەو بەرنامەی تێی دەکرێت هەمووی وەکو خۆی لە مرۆڤ جوانتر ڕێک و پێک جێبەجێ دەکا، بەڵام جیاوازی مرۆڤێک لەگەڵ ئامێرێکی ڕۆبۆت چییە؟ ناخە، دەروونە کە ئەو هەستی نییە، تۆ هەتە. هەندێک جار جەستە خۆشی نەدیوە، جەستەکە هیچ خۆشیەکی نەدیوە، بەڵام دەروون هەست و تام و چێژێکی تایبەتی کردووە. لە سێ جێگادا ئەمە هەیە. یەکەمیان کاتێک کە ئینسان دەچێت بۆ حەج و عومرە، حەج و عومرە مەشەقەتێکی زۆری تێدایە، ناڕەحەتی زۆری تێدایە، کەچی بەردەوام تۆ هەست بە چێژێکی دەرونی زۆر عەجیب دەکەی لەو سەفەرەدا. جەستەت هیچ خۆشیەکی نەبینیوە، گەشتیاری نەبووی لە شوێنێکی سیاحیدا، بەڵام لە ڕووی دەرونیەوە ساد بە ساد هەست بە بەختەوەری دەکەی. ئەو کەسانەی کەوا ئەم یەکەمیان لە کۆڕی ئیمانیدا ببورن، لە سێ شوێندا لەم شوێنانەدا جەستە خۆشی نەبینیوە، بەڵام بە پێچەوانەوە دەروون چێژی بینیوە. یەکەمیان کۆڕی ئیمانی. لە کۆڕێکی ئیمانیدا کە تەنها باسی خوا و پێغەمبەری تێدا بکرێت صلی الله علیه وسلم، وەکو وتاری جومعە، وتار خوێن و گوێگران خالیسەن بۆ خوا کۆ ببنەوە، یان کۆڕێکی ئیمانی لە شوێنێکی تردا کە باسی خوای پەروەردگار و دەسەڵاتی پەروەردگار و باسی قەبر و قیامەتی تێدا دەکرێت، تۆ وەکو جەستە هیچ چێژێکت وەرنەگرتووە، بەڵام دەروون زۆر مرتاحە. هەموو جومعەیەک ئێمە هەست بە ئارامێکی دەرونی دەکەین، هەست بە تێربوونی ڕوحمان دەکەین. ئەمە لە کۆڕی ئیمانیدا دەست دەکەوێت، بەداخەوە بێدینەکان لێی بێبەشن. دووەمیان کاتێک کە چەند هاوڕێیەک دۆست و برادەرێکت هەیە بەرژەوەندیەکی ئەم دنیاە بە یەکەوە کۆی نەکردوونەوە، بەرژەوەندی حیزبایەتی بە یەکەوە کۆی نەکردوونەوە، بەس لەبەر خاتری خوا یەکترتان خۆش دەوێت. ئەزانی ئەو دانیشتنە لەگەڵ ئەو سێ چوار برادەرەدا چ تام و چێژێکی هەیە. ئەو کەسەی ئەگە خوا بەنسیبی کات چەند برادەرێکی ئاوای هەبێ کە کۆڕێکت هەیە بە یەکەوە دادەنیشی، چوویتەوە ماڵەوە هەست بە چ چێژ و تامێک دەکەی، هەست بە غوربەت دەکەی کە لە برادەرەکانت دابڕاوی. سێمیان کاتێ هەواڵێکی خۆش دەبیستی، خۆجەستەی تۆ هیچ سوودێکی وەرنەگرتووە، هیچت نەخواردووە، بەڵام هەست دەکەی زۆر دەروونت خۆشحاڵە. بە تایبەتی کاتێک ئێستا ئێمە وەکو موسڵمان جەنابەت لە ماڵی خۆتەوە دەبیستی فڵان هونەرمەندە زۆر سافیرە و ڕوت و مۆدێل بووە، ئێستا سوپاس بۆ خوا بڕیاریدا باڵاپۆش بێ، ئەم هەواڵەت چەند دەروونت دەگەشێنێتەوە. خۆن نە بەخوا نەدەیناسی، نە تێکەڵاویت هەیە لەگەڵیان، نە خزمتە، نە هیچ پەیوەندیەکی بە ژیانی تۆوە هەیە، نە هیچ زەرەرێکی بۆ تۆ هەبووە، بەڵام کاتێک کە دەڵێن وەڵڵاهی فڵان کچە مۆدیلە بۆتە حیجاب، لە خۆ گەشتێک بەدڵ تا دەیاننا. هەر بیستنی ئەو هەواڵە کابرا لە ئەمریکا موسڵمان بووە، تۆ لێرە خۆشحاڵی و فەرەحیەک بەدڵ تا دێ ئەگە ئیمانەکەت سەلامەت بێ، بەبێ ئەوەی کەوا هیچ پەیوەندیەکی بە تۆوە هەبێ. بۆیە زۆر جار جەستە هیچ سوودی وەرنەگرتووە، بەڵام دەروون خۆشحاڵە. جاری واش هەیە کان عەذبه فی عەذابه، جەستە عەزیەتی چێشتووە، بەڵام دەروون مرتاحە.
جەستەکە عەزێتی چێشتووە. یەکەمیان لە کاتی حەج و عومرەدا عەرزم کردن، لە حەج و عومرەدا جەستە زۆر شەکەتە، زۆر ماندووە، بەڵام ئەو چێژە ڕوحیەی وەرەدگرتووە ناتوانی وەسفی بکەی. هەموو ئەوانەی بە دڵ و بە گیان و بە پارەی حەڵاڵ حەج و عومرەیان کردووە خالیسەن بۆ خوا، لیان بپرسە ئەڵێ نازانم چۆنی وەسف بکەم، هیچ کاتێ نازانی ئەو چێژ و خۆشیە کابرا بەرامبەر بە کەعبە یەکەم جار کە دەوەستێت چ گریانێکی دێ، کە یەکەم جار ئینسان دەچێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەگەر لە ڕووی بێ، منۆکو خۆم تا ئێستا لە ڕووم نایە، ئەگەر لە ڕوود بێ بچێ خزمەت پێغەمبەر و یەک سەلامی لێ بکەی، ئیتر باوەڕ ناکەم هیچ هێزێک هەبێت لەم سەر زەویەدا بتوانێت ئەو چێژەت پێ بەخشێ کە لە حزوری پێغەمبەر صلی الله علیه وسلم وەستاوی. ئەمانە جەستە عەزاب دەکێژێ، بەڵام ناخ پڕە لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو کاتێک کە بەرامبەر مەرقەدی مبارەکەی ئەویش عەرزم کردن ئەوەش لە ڕوودا هەمانی دەوێت، لە ڕوود بێ بچێ بەرەو حزوری بوەستی و سەلامی لێ بکەی، ئەو جورئەتێکی زۆری دەوێت، بەڕاستی خەباتی دەوێت. دومی ئەو کەسانی کەوا جیهاد دەکەن لە پێناوی خوادا، جیهاد و تێکۆشان. سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیفەرموو تۆ بگەڕێەوە تۆ مەیە، دەستی دەکرد بە گریان. جیهاد و تێکۆشانی ئەو زەمانە شەڕی شمشێر وەکو ئەم تفەنگوشتانی ئێستا نەبووە، زۆر عەجیبە، ژمارەیەکی کەم بۆ لەشکرێکی زۆر بڕوە، کەچی چێژی وەردەگرت لە جیهاد جەستە عەزاب دەکێژێ، کەچی ڕوح ئاسوودەیە. هەموو ئەوانەی مەبدەئێکیان هەبوو لە وڵاتەدا کە بەداخەوە مەبدەء نەما. ئێستا لەم وڵاتەدا ئێمە کیانی نەتەوەیشمان لە مەترسیدایە، چونکە هەموو ژیانیان لێکردین بە مادە، هەموو ژیان بوو بە پارە. سێ چوار ڕەشوڕوتی پێشمەرگە هەبوون، حکومەتێکی گەوریان بە زەلزەلە دێنا، چونکە مەبدەئێک لە دڵیاندا هەبوو، بیر و باوەڕێکی هەبوو، شۆڕشی دەکرد، نانی ڕەخی دەخوارد، هەستی بە بەختەوەری دەکرد، ئەیگوت نەتەوەیەکم هەیە، وڵاتێکم هەیە، ئازادیەکم هەیە، نیشتیمانێکم هەیە. ئێستا خوا ڕەحممان پێ بکە یا ڕەبی بارودۆ خوا نەخواستە بە مەترسی نەگۆڕێ. هەموو ژیانیان کرد بە پارە و مەسلەحەت و مادە، مەبدەئیان نەهێشت. خوا بکەم لێمان نەقەومەیە، کەس ئامادە نییە کورسەکەی خۆی لەدەستدا و ڕۆحی خۆی فیداکە، مەگەر سێ چوار ڕەشوڕوتی ئیمانداری بە مەبدەء دیسان ئەگە بمێنەوە بۆ میلەتەکە. سێمیان شەهید، ئەو کەسەی لە پێناوی خوادا شەهید دەبێت، ئەو کەسە جەستەی برینی پێوەیە. برین زۆر زەحمەتە، خوێن لێ ڕۆیشتن زۆر زەحمەتە، ئەو پەڕی عەزابە، بەڵام چێژ دەبینێ. لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵە سەحابە نێردران بۆ شوێنێک، بۆ وەفدێک دینی خوا بگەێنن. یەکێ لەوانە حەرامی کوڕی مەلحان، ئەم پیاوە سەحابە بەڕێزە نامەیەکی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم گەیاندە یەکێک لە سەرکردەکانی کوفر. کابرا زۆر بە بێڕێزی نامەکەی فڕێدا، هەروەری نەگرت. دوایی کە پشتی تێکرد، ئاماژەی بە کەسێک لە پاسەوانەکانی کرد، وتی نێزەیەک ڕمێکی لێدە لە پشتەوە. سەحابەکە گەڕایەوە و لە پشتەوە نێزەیەکی لە فەقەراتی پشتیدا لە سنگەوە هاتە دەرەوە. ئێتر تەواو جەستەی هەموو خوێنی فوارەی کرد. لەو کاتەدا ئەو پیاوە نەیگوت ئەی هاوار کوژرام، فەرمووی الله ئەکبەر فزت وەڕەبی الکەعبە، الله ئەکبەر، قەسەم بە پەروەردگاری کەعبە کە ئەڵڵایە گەیشتم بە ئاواتەکەم، ئۆخەی ئیسراحەتم کرد، بردمەوە. هەموو ئەوانەی لەوێدا بوون لەرزین، ویان زەنی کابرا هاوار دەکە ئەی چۆن تیاچوو ماڵ و منداڵم بەجێهێشت، دیدار ئاخیرەت بووم لە هاوڕێیانم. فەرمووی فزت وەڕەبی الکەعبە، قەسەم بە پەروەردگاری کەعبە کە ئەڵڵایە ئەو ئاواتەی چەندین ساڵە هەم بوو ئێستا پێشگەیشتم، ئۆخەی شەهید بووم، ئۆخەی شەهید بووم، بە سەربەرزی دنیام بەجێهێشت. بەڕێزان، دنیا هەر کۆتایی پێدێ، خۆت ئامادەکە بۆ ئەو کاتەی ئاخر لەحزەی سەرە مەرگتە. لەو کاتەدا خەڵک دەبنە دوو بەش، بەشێکیان ئەوەندە لەگەڵ ئەم دنیایە تێکەڵاو بوون، بیری قیامەتیان هەر نەبووە، حەڵاڵ حەرام چاک خراپ، مهم ئەوەیە تۆ خۆش ڕابێری. خۆیانکە هەموو خەڵک بێ قاچ و دەست دەبوو، ئەوانە لە سەرە مەرگا ترسێکیان بۆ دێت، چونکە قیامەتیان وێرانە، بە هیچ شێوەیەک تەسەور ناکرێ. بەڵام ئەو کەسانی کە وەکو جەنابتان الحەمدولله ئەهلی مزگەوت دایمە ڕوومان لە قیامەتە، وەڵڵاهی بەردەوامی خوا من وەکو خۆم مردنم لەبیرە، بەردەوام حزوری خوا دەمترسێنێ. ئەینا لە هیچ شتێکی ئەم دنیا ترسێک بە بەدەنمان نەهاتووە. وەڵڵاهی کاتێک کە دەگەیتە سەرە مەرگ دەڵێ فزت وەڕەبی الکەعبە، قەسەم بە پەروەردگاری کەعبە کە ئەڵڵایە بردمەوە، تەواو ڕزگارم بوو. خۆ ڕوحکێشان ئازاری زۆرە، بەڵام بۆ مردن بۆ ئینسان بەختەوەریە. ئەم ئیسلامەتیە بەڕێزان دەستی پێوە بگرن، زۆر بەختەوەریەکی عەجیبی تێدایە.
عرزم کردن دنیاکان هەموو لێ کردوین بە مادە بە پارە بە دۆلار بە قان و ڤێلا بەڵام قەبرەکان لەبیر بردوینەوە بەڵام ئەم چێژی مزگەوتانە دەیانەوێت لەبیر خەڵک ببەرنەوە ئەمە فەزلی خوایە بەسەرمانەوە کە ئێستا ماڵی خوای ئەمەی کۆ کردوێتەوە فزت ورب الكعبة هەموو هەندێکیان مسلمان بوون لە حیمایەکانی پاشا وتیان والله یەکەم جارە ببینین ئینسان لەسەر مەرگا بەو هەموو برین و ئازارەوە ناوسکی هاتووەتە دەرێ بڵێ قەسەم بە پەروەردگاری کەعبە بردمەوە گەیشتم بە ئاواتەکانم پیشەکەت ئەگە دڵت پێی خۆش بێ چەندە ماندووبی باوەڕتان بێ هیچ کەس پێشی حەڵاڵ نییە ماندووبوونی تێدا نەبێ هەموو پیشەیەک ماندووبوونی جەستەیی تێدایە مێشکت جەستەت هەمووی ماندووە بەڵام ئەگە دڵت بە پیشەکەت خۆش بێ لە بەختەوەری دای بەڵام کام پیشەی دەڵێ زۆر زۆر ئاسانە لەسەر زەویدا کام پیشەی دەڵێ زۆر ئاسانە دڵت لەگەڵ یا مرتاح نەبێ و دڵت پێی خۆش نەبێ واللهی زۆر ماندووی کوشت و کاڵکردن زۆر ناڕەحەتە تۆوێک بچێنە بیخە ئەو عەرزە تاریکەوە نەمامێکی بچکۆلە بچێنە ئەبێ دوعا بکەی یا ڕەبی خوا بڕوێ خوا بارانی بۆ بارێ خوایە کرم نەیخوا یا ڕەبی خوایە نەسووتێ اینجا دیقەتی ئێستا مەدەن جارانی قەدیم دروێنە بێنە بەدەست بیکە کۆی بکەوە بە گوێ درێژ و ێستر و ئەوانە بەگا گێرەی بکە شەن و کەوی بکە بە بایکە بیکە فەردەوە بە کۆڵ بیهێنەوە بۆ ماڵەوە چ زەحمەتێکی عەجیبی هەیە کەچی کابرای جوتیار کابرای فەلاح کابرای نەمامچاندن چێژی لێ وەردەگرێت چێژ دەچینە خزمەت صحیحی بوخاری فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر لەناو هاوڵانە دانیشتە بوو کابرایەکی دەشتەکەی عەرەبیش بە میوانی هاتووە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بیابانەوە ئاژەڵ لەوە ڕێم بوو ئاژەڵدار بوو هاتبوو خۆشەویستی خوا باسی قیامەتی بۆ کردن فەرمووی لە ڕۆژی قیامەتە یەکێک دەچێتە حزوری خوای پەروەردگار دەڵێ یا الله أن رجلا من أهل الجنة استأذن ربه في الزرع پەروەردگارە لە بەهەشتام لە هیچم کەم نییە ڕێگەم پێ بدە حەزم لە کشت و کاڵە خۆزگەم بەجالت بدامایە خوایە گیان زەویەکی چاکت پێ بدامایە فەلاحەتیم بکردایە ئەکو دنیا دەستم بکردایە فەلاحەتی چۆنیش بە دووی گایەک و هێستر و گوێ درێژێکەوە ئەو عەرزە ڕەقە بچێڵی دوعتر بەداز بم دووری ئایەوە شەن و کەوم بکردایە خۆی فەرمووی خوا دەفەرمێ ئەلەستە فیما شئتە ئەوەی نەفس ئارەزووی بکە لەم بەهەشتەدا تۆ نیتە لە هیچ بکەمە لە چیت کەمە دەڵێ نا والله قال بلى ولكني أحب أن أزرع والله ئەی پێ خوای پەروەردگار لە هیچ شتێک کە خوای گەورە دروستی کردووە هەمووت پێ بەخشیوم ئەوەی نەفسم حەزی لێ لەم بەهەشتەدا هەیە بەڵام هەر بەدەست خۆم نییە حەزم لە کشت و کاڵکردنە حەزم لەو فەلاحەتیەیە چاوە لێ بەڵگەی حەدیسەکە لەسەر ئەوەیە هەندێک پیشە هەیە ئینسان مەبەستی مادە نییە هەر چێژی لێ وەردەگرێ خۆ کابرا لە بەهەشتا پێویستی بە نان و فەلاحەتی نییە پێویستی بە پارە و پوڵ نییە خوایە تۆ چیم حەز لێ بۆ داوتمێ بەڵام ناخم پێی خۆشە پیشەکەم فەلاحە بووم کردووە لە دنیادا ئێستاش حەزم لێیەتی لە بەهەشتا خوا دەفەرمێ ئەوە زەوی بیچێڵە بیچێنە هەر فەوری سەوز دەبێ دەبێتە خەرمان کابرا دڵی خۆش دەبێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم دیمەنەی دەیگێڕایەوە کابرای ئەعرابی هەڵیدایە لەناو مەجلیسەکەیە قسەی کرد وتي لا تجدوه إلا قريشيا أو أنصاريا والله حبي ونبي أي پیغمبري صلى الله عليه وسلم أو بيا ولا بهشتاك باسيدك أو ولا خوتانا أما يان لجماعتي خوتا قريش كان مكان يان خلشي أنصاري مدينة أو هر إيوان وابو كشتو قالوا فلا حد مردون بخوا إما بيابان نشين بدوي لورقا دا قرين تاقتي دروين أو قاجوت أو أنا مانية أو إيمانين أو منيم دلنيام فضحك رسول الله صلى الله عليه وسلم پیغمبر دستی کرد بە پیاکەنین مەجلیسەکە بوو بە پیاکەنین فەرمووی دڵنیام لە خۆتانە ئەو باسی ئێمە نییە ئەو پیاوە لە ئێمە نییە بەڵگە لەم فەرموودەیەدا ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕێزان کە حەدیثتان خوێندەوە ئەمە حکایەت نییە بۆ پێغەمبەر باسی کابرایەک لە بەهەشتا دەجێڕێتەوە چ سوودێکی بۆ من هەیە سوودەکەی بۆ ئەمڕۆ سوود لێ ببینە لەم حەدیثەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردی لە ژیانی دنیادا کام پیشەیە کە زۆر قورسە بە شەرتێ دڵت پێی خۆش بێ چێژی لێ دەبینی ئەخر لە فەلاحەتی ئەو زەمەنە قورستر نەبووە زۆر قورس بوو بیان نەبەرچاوتان باو باپیرانتان بۆیان جێڕاونەوە هەتا تەنەکەیەک گەنمت کرد چاندووە و هێناوتەتەوە ماڵەوە چ زەحمەتێک کەچی کابرا لە هیچی دنیای کەم نییە هیچ پێویستێکی بە پارە نییە ئەڵێ وەڵڵی خوا چێژی لێ دەبینم لەم حەدیثە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی وتین ئەگەر دەتەوێ ماندوێتی پیشەکەت دەرچێ پیشەیەک هەڵبژێرەکە دڵت پێی خۆش بێ
وەڵڵی هەر پیشەیەک دڵت پێی خۆش نەبوو حەیفە بیکەی، چونکە کارەکە مردار دەکەیتەوە، وەڵڵاهی بۆ خۆشت دەفەوتەی، لەسەر مێزێکدانیان بەس ئیمزا بکەی، دڵت بە کارەکەت خۆش نەبێ، ئەو پەڕی عەزاب دەچێژی، حتا ئێوارە بەرچێشی لەشت ماندوو بێ، دڵت مرتاح بێ، دڵت بە ئیشەکەت خۆش بێ، هەست بە بەختەوەری دەکەی. مانە حەدیسەکە بۆ ژیانی دنیامان ئەوەیە. دەرزوتنەوە زۆر قورسە، مامۆستایەتی پیشەیەکی یەکجار گەورەیە، هەمومان قەرزاری مامۆستاکانی خۆمانین لە بنەڕەتی تا زانکۆ. وەڵڵەهی ئینسان کە دەرز دەڵێتەوە بە تایبەت مەبەستی بێ، لەبەر خاتری خوا چاودێری خوا بەسەر خۆیەوە ببینێ، کاتێک کە دەرز دەڵێیتەوە مێشکت ماندووە، وەڵڵەهی ڕوحت خەریکە دێتە دەرەوە تا ئەو قوتابی حاڵی بکەی لەو مادەیە، زۆر قورسە. بەڵام کاتێک پیاوێکی وەکو مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسی بیارە، مامۆستا مەلا کەریمی بیارە دەفەرموون زۆر جار فەرموویەتی ترسی ئەوەم هەیە لە قیامەتە پاداشتی ئەم 70-80 ساڵ تەمەنەی دەرزوتنەوەم بە فیڕۆ بڕوە، هیچ ئەجرێکم بۆ نەنووسرێ. عەرزیان کردو قوربان جەنابی مامۆستا چۆن؟ فەرمووی ئەوەندەم چێژ لە دەرز گوتنەوە وەرگرتووە، کاتێک کە دەرسم بە تەلەبە و بە فەقێ وتووە نزیکی 80 دانە ساڵ مامۆستا دەرسی وتۆتەوە، 80 ساڵ بەردەوام ساڵ 12 مانگ بە هەزاران فەقێی جیهانی ئیسلامی نەکەر عێراق و کوردستان لە وڵاتانی دەرەوە، لە مالیزیا، لە ئەندەنوسیا، لە پاکستان، لە هندستان کە خەڵک عەلامەی گەورە و موفتیە، فەقێ مەلا عەبدولکەریم مودەڕیسی بیارە بووە کە هەر خۆی نەیزانیوە دەرسی بە چەند کەس وتووە. فەرموویەتی وەڵڵاهی نەک هەستم بە ماندووبوون نەکردووە، ئەوەندەم چێژ وەرگرتووە لە ڕووی دەرونیەوە، ئەترسم خوای گەورە لە قیامەتا فەرمێ ئەجرت بۆ نەنووسراوە، چونکە لە دنیادا پاداشتی ڕوحید وەرگرتووە. مامۆستاش هەیە بەداخەوە کە حەزی بە پیشەی مامۆستایەتی نییە، چاوەڕێی ئەوە دەکات ڕۆژێ دەوام نەبێ، چاوەڕێی ئەوە دەکات ڕۆژێ نەچێتە پۆلەوە، ئۆخەیلۆ دەرسە ڕزگارم بوو، یان زۆر بە بێتاقەتی دەرسەکە پێشکەش دەکات، وەڵڵا وەزی لێبێنی باشترە. وەڵڵاهی وتار خوێنی مزگەوت مەلایەتی مزگەوت چێژی ڕوحی لێ نەبینی نەیکەی باشترە، بە وەزیفە مەیمرێنە، هەروازی لێبێنە باشترە، بڕۆ خۆت کەسابەت هیچ بکە باشترە. ئەبێت چێژی ڕوحی پێش جەستەیی بێ بۆی خەڵکی ئیستیفادە بکە. بەڕێزان، دەروون و جەستە پێویستیان بە یەکتر هەیە. دەروون و جەستە تێرکردنی کەسێک خێرە، یطعیمون الطعام، بەرگی بۆ بکەی، لە نەخۆشی ڕزگاری بکە و داو دەرمانی بۆ بکڕە. کەسێک خانووی نییە و بۆی دروستکەی چخ چێژێک بە جەستەی دەبەخشی، لە ئازار ڕزگارت کردووە، تێرت کردووە، پۆشتت کردووە. بەڵام قورئان دەفەرمێ ئەگەر دەروونت عەزیەتدا خوا هەمووی بەتاڵ دەکاتەوە. قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى. لسورة البقرة دا خوای پەروەردگار دەفەرمێ والله قسەیەکی خێر و ڕوویەکی خۆش کەسێ هانات بۆ دێنێ بۆ کارێک، بەڵام پێت ناکرێ، یەک ڕووی خۆشی دەدەیتێ، دوعایەکی خێری بۆ دەکەی، ئومێدی پێ دەبەخشی، عوزری بۆ دێنیەوە، زەردەخەنەیەکی بەڕوودا دەکەی، ئەمە لای خوا زۆر خۆشەویسترە لەوەی پارەکەی بدەیتێ، خانۆکەی بۆ بکەی، جلەکەی بۆ بکڕی، نانەکەی بۆ بکڕی، بەڵام عەزیەتی دەرونی بدەی، بەڵام بۆی فڕێدەی، بەڵام بیشکێنیەوە، بێ قەزابی هەر نەبووی بە هیچ، کاکە هەر فەوتەین بە فەقیرەوە. بەم قسەیە دەرونت وێران کرد. لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. خوا دەفەرمێ هەرچی خێرێکت کردو لای خوا قبوڵە، بەڵام بە مەرجێک منەت بەسەر هەژارەکەدا نەکەی. یعنی هەرچی پێویستی بۆت کردووە، بەڵام کە چاوت پێکەوتەوە هەست بکەی کە ئەو چاوبەرەژێری تۆیە، هەست بکەی موحتاجی دەستی تۆیە، هەست بکەی تۆ لەو گەورەتری، ولا ئەزا عەزیەتی بدەی. لە مەجلیسان باسی بکەی وەڵا فڵان کەس ئەگەر من نەبووما دەمر لە برسانە، ئەم قسەیە دەبیستێتەوە خوا ئەیجیان خۆ من شەر عەبدی تۆم، فڵان کەس زەکاتی دامێ، سەدەقەی دا، هەموو چێوە ئەجرەت بۆ نووسرا بوو بە ئازاردانی دڵی کەسێک خوا هەمووی بەتاڵ دەکاتەوە. بۆیە چۆن دەتەوێت خزمەت بە جەستەی خەڵک بکەیت، ئەبێ خزمەت بە دەرونیشیان بکەیت. کۆتایی وتارەکەم بە دێڕێکی زۆر جوان دیانم کە زانایان فەرموویانە إنسانية الإنسان إنما تقاس بتعامله مع من أدنى منه رتبة اجتماعيا اقتصاديا. ئێمە زۆر جاوشەی مرۆڤبوون بەکاردێنین، بەخوا فڵان کەس کەسێکی ئینسانە، بەخوا فڵان کەس جوامێرە، فڵان کەس کەسێکی مەردە، فڵان کەس بۆ دۆستایەتی دەبێ، فڵان کەس بۆ خزمایەتی دەبێ. خۆشەویستەکەم ئەهلی مزگەوت ئەم دێڕە وەرگرە و لە مێشکتا تۆ ماریکە. ئەو کەسەی بە کەڵکی ئەوە دێ خزمت بێ، بە کەڵکی ئەوە دێ هاوڕێت بێ، بە کەڵکی ئەوە دێ پشتی پێ بەستی لە تنگانەدا، جوامێر و مەرد و پاڵەوانە بە یەک شت دەردەکەوێت، سەیری تەعامولیکە، هەڵسوکەوتی لەگەڵ ئەو کەسانەی کە لە خوار خۆیەوەن، لە خوار خۆیەوەن لە پێگەی کۆمەڵایەتیدا.
ئەم عەشیرەتدارە دەسەڵاتدارە، ئەم کابرایەکی بێکەسی فەقیرە، کەسێکی وای نییە، ئەم پلە و پۆستی هەیە، ئیمزای بەدەستە نەجمە و داڵی هەیە، پلەی حیزبی بەرزە لە حکومەتا دەستی دەڕوە، ئەم پیاوە فەقیرەش یەک کەس نایناسی ئیمزایەکی بۆ ناکرێ. ئەم ملیارلەرە سیارەکەی ئەو پڕی گرانبەهایە، خانووەکەی کۆشکە بە دەفتەر دۆلار قسە دەکا، ئەمیش 250 دەیژمێرێ. ئەم پیاوە دەسەڵاتدارە، دەوڵەمەندە، پلەدارە، پایەدارە، خاوەن کەسە، کاتێ لەگەڵ ئەو هەژارە بێپلەیەدا قسە دەکا و مەرحەبایی دەکا و چاکوچۆنی دەکا سەیریکە. ئەگەر ڕێزی گرت بە حورمەت بوو لەگەڵی، دڵی نەشکاند، ئیشی بۆ جێبەجێ کرد، ئەوە مەردە. بەڵام ئەگەر ڕووی لەوانە گۆرد چەرخاند، خۆی بە ڕەفیقی خەڵک نەدەزانی ئەوانەی کە لە خوار خۆیەوە بوون، ئەوانەی لە پلەی کۆمەڵایەتی و زانستی و پلەدا لە خوار خۆیەوە بوون، بێحورمەتی پێدەکردن، بەڵام کە چایی بە کەسێک لە سەروی خۆی دەکەوت، دەست سەرسنگ دەوەستا، وازی لێ بێنە، بە کەڵک نایە، پشتی پێ مەبەستە، ئەوە مەسلەحەت چییە؟ بەخوا بە کەڵکی دۆستایەتی نایە. ئەمە بخەجوێتەوە. بۆیە جەستە چەند گرنگە، ناخ گرنگترە. قەت پارویەک نان لە ژیانتا مەخۆ کە کەرامەتی لەسەردانەی، قەت بێعیزەتی لە هیچ کەسێک قبوڵ مەکە، چونکە خالق کە ئەڵڵایە، ژیانت، بوونت، مردنت، نانت، ناوت، ڕزقت بەس بەدەستی ئەوە. خۆت تەسلیم بەخواکە، بە عیزەتەوە بژی، بڕیاریش بدە دەرونی کەس ئازار مەدە. ئێمە زۆر بەمان لەخوا بەزیاد بێت جەستەی یەکتر ئازار نادەین، بەڵام بە کۆمنتێک، بە لایکێک، بە قسەیەکی فەیسبوک، بە غەیبەتی مەجلیسێک، بە بوختانێک ناخی یەکتر وێران دەکەین. ئازاردانی جەلادێک کە بە قەمچی لە پشتی خەڵک دەدا، هیچی فەرق نییە لەگەڵ ئەو کەسەی کە بە قسە عزێتی خەڵک دەدا. با خۆپارێز بین لەوەی کە ئازاری دڵ و دەرونی یەکتر بدەین. یا ڕەبی خوای پەروەردگار باشتر لە دینەکەت شارەزامان کەی، یا ڕەبی خوا لە دینەکەی خۆت باشتر شارەزامان کەی، ڕەحممان پێ بکەی، پەروەردگارە لێمان خۆش بی کە جارێک ئازاری دڵ و دەرونی کەسێکمان دابێ. یا ڕەبی خوا بمان پارێزی لەوەی کەوا دەروونمان ئازار بدرێ. ئەو کەسانەی کەوا جەستەیان نەخۆشە و نەخۆشن، داوای دوعای خێر لەم دەستە بەدەست نوێژانە دەکەن. یا ڕەبی خوایە شیفایان بدەی، خوایە شیفای هەموو نەخۆشی مسلمانان بدەی. یا ڕەبی خوایە ئەوانەی ناخیان ماندووە، دڵ بەخەمن، نەخۆشی دەرونیان هەیە، یا ئەڵڵا شیفای دڵ و دەرونی هەموو لایەکمان بدەی. یا ئەڵڵا دڵ و دەروونمان پاک و خاوێنکەی، دڵ و دەروونمان خۆشکەی. ئەوانەی لێ قەوماون بێ بەهانا و هاواریانەوە، ئەوانەی لە گرتوخانەکاندان خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە، ئەوانەی لێ قەوماون خوا بەهانایانەوە بێی. یا ڕەبی خوا سەرفرازی دنیا و قیامەتمان کەی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.